دەکەم حتمما من دێمەوە خزمەتی بەڕێزت پرسیاری دیکەشم دەبێت دەچمە لای کاک فەریدون کونجلینی چالاگوان هەر لە ئەڵمانیا لە کۆڵن. کاک فەریدون دووبارە بەخێر بێن، سپاسیشت دەکەم بەڕێزت هاوکارمان بووی زۆر لە ڕێخستنی ئەم بەرنمەیە و بڕیاریش بوو هەمووتان بێنە ئێرە لێرە لە ستۆدیۆ بەرنمەکە پێکەوە بکەین، بەڵام چالاکیەکە تا درنگانێکی ئێوارە درێژەی کێشە لەبەرەوە لە ڕێگەی سکایپەوە بە باشترمانزانی بەشدار ببن. ئاستەنگی ژەبوون بۆ چالاکیەکە، گەڕای ئاستەنگیەکان دیسانەوە چالاکیەکە وەکو کە بەرنامەی بۆ کرابوو بەڕێوە چوو. بەڕێزت وەکو ڕۆژنامەوانێ وەکو چالاگوانێ خوێندنەوە چی بوو بۆ چالاکیەکەەوە لە زۆر چالاکی دیکەش بەشدار بووی، جیاوازی ئەم چالاکیە لەگەڵ چالاکیەکانی دیکەت چۆن بینی؟ سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ ملایەک دەسان خۆش بە ئوستادیان. هەواڵەنجێن دۆخی ئەمڕۆ بە ورەیەکی نیشتیمانی نەتەوەیی شەقام هەژا. بەڕاستی ئەوەی کە لە دووسڵدۆرف ئەمڕۆ ڕوویدا کەم دەرفەت هەیە بۆ شێوەیە بگونجەوە. هەڵبەت ئەمەش زەنگی زابە، زەنگی قەندیلە، زەنگی ئەو داگیرکاریە کە لە باشووری کوردستان ڕوودەدا و بۆتە کارەساتێک بە سەگەلەکەمانەوە کە تەنها هاوڵاتی تەنها گەل هاتۆتە دەنگ و لە باشووری کوردستان ورەیەکی بەرزی هەیە دەڕژێنە سەر شەقام و لە ئەوروپا بەو شێوەی کە ئەمڕۆ هەبوو پەیامی ئاشتی بوو، پەیامی پێکەوە ژیان بوو، پەیامی یەکگرتنی گەلی کورد بوو. ئەمڕۆ شەرمەزارکردنی دەوڵەتی تورک بوو کە چەکی ژەهراوی بەکارهێناوە و ئەمڕۆ زانیاری ئەوە بڵاو کرایەوە کە زۆرینەی ئەو گەریلایەنەی کە کەمینەیەکیشن، بەڵام زۆرینیان کە بە فیشەک نەپێکراون بەڵکو بە چەکی ژەهراوی با کیمیایی بڵێن پێکراون و ئەمەش سەربێنراوە بۆیە ئەمڕۆ بەو شێوەیە کە نمایشێکی ئەو شێوە بۆمبانەیان کرد لە ناو خۆپیشاندانەکانە. هەڵبەت ئەوەی کە ئەمڕۆ لە دووسڵدۆرف نیشانی ئەڵمانەکان درا و مێدیاکان درا ئاستێکی زۆر سەرکەوتوانی هەبوو و پەیامەکەش ڕاستەوخۆ گەیشت بەوەی کە ئێمە پشتیوانی لە زاب بکەین و ورەیەکی باشتر بۆ زاب گەڕایەوە. ئەوەی کە سەدام حوسێن لە هەڵەبجەیە ئەنجامیدا هیچ وڵاتێکی جیهانی نەهات بەدەنگیەوە. کاتێک کە هەڵەبجە بۆم ڕێژکرا یا بۆمباران کرا بە کیمیاوی، وڵاتانی جیهان کوردی وەلا نابوو، وڵاتانی جیهان کوردی نەناسی بوو. بەڵام لەمەشە ئاشکرایەوە دەشزانن کە تورکیا چ کارەساتێکی دروست کردووە لە ڕۆژاوای کوردستان و بەتایبەت لە باشووری کوردستان و لەم کاتەی ناوچەی زاب کە چەکی کیمیایی بەکارهێناوە. بەڵام ئایندەکەی ئەردۆغانیش و دەسەڵاتەکەشی هەروەکو ئەو ئایندەی سەدام حوسێنی لێ دێت لە داهاتووە کە هەڵەبجە بە جینۆساید ناسراوە و ئەمانەی کە ڕوژەدا دەبێتە بەربەست. بەڵام لە کاتێکا کە سەرکردەکان بەناو سەرکردەی حزبەکان ئەوانە سەرکردەی کوردین، بەڕاستی ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەن، هاوشێوەی ئەوانەی باشووری کوردستان کەسایەتی کەسانێکی شکست خواردوون و دەستەمۆی ژێردەستەین، دەستەمۆی دیکتاتۆرەکانن و ئەو بێدەنگی کە ئەو سەرکردانە کردوانە لە مێژووی گەلی کووردا بە هیچ شێوەیەک نەبووە. ئێمە دەبینین کە بە چ ئاستێک قاسی محەممەد خۆیدا بەر پەتی سێدارە، شێخ سەعیدی پیران بە هەمان شێوە، دکتۆر شەرەفکەندی، قاسم لۆ و بەو شێوەی ڕێبەر ئاپۆ کە سەری نەوی نەکرد بۆ هیچ کەسێک و ئەو پەیامی سەرۆک ئاپۆش هاتە دی کە دەبێت کوردستان بپارێزین، هەر چوار پارتەی کوردستان بکرێتە ئامانج کە لە هەموو شوێنێک ورەی پۆڵایانی گەل بەو شێوەی کە ئەمڕۆ ڕەوەندی کوردی نەک لە چوار پارتەی کوردستان لە ڕەوەندی کوردیا شەقام بەشا. بەڕاستی کاک فەریدون، بەڕاستی باشووری کوردستانیش بە گشتی گەورەتر و فراوانتری بکەینەوە لە بەردەم مەترسی جددیدایە. پیلانگەڕی زۆر گەورەی لەسەر، ئەگەر باشوور لەبەر چاو بگرین ڕۆژ نییە لەلایەن ڕژێمی تورکیا و هێرشی نەکرێتە سەر، بەرەی داگیرکاری تورکیا بەرفراوانتر نەبێتەوە، بنکە و بارەگاسی خوڕی سەربازیەکان زیاتر نەکەن. لەلایەکی دیکەوە لە ئێرانیش ئەوە چەندین جارە ئێمە دەبینین موشکبارانی
ناوچە جیاجیەکانی هەولێر دەکات. ئەمە ماوەیەکە لە نینەوا و لە باشووری کەرکووکەوە بردومانی مەخمور و تا دەگاتەوە هەولێر و تا دەگاتەوە ناوچەکانی دیکەی باشیک و ئەوانە دەکرێت. لەم ڕۆژانە کۆرۆمۆریش هاتووەتە سەر لە نزیکی چەمچەماڵ، ینی ئەمانە هەمووی مەترسین و پێویستمان بە پاراستنی جددی کوردستانە. بەڕای بەڕێزت بۆ ئەوەی بە تایبەت لە باشووری کوردستانەوەی کە ماوە لە دەست نەچێ پێویستە چی بکەین؟ بەڕێز هەندرێن ئەو شێوازەی کە ئەو موشک هاویشتە یا و موشەکانی کاندرێن بە هەولێرەوە بابەتێکی سینناریوەکە سینناریوەکە و ئێتر لەلایەن دەسەڵاتی کوردیەوە لە ناوچەکەی هەروەکو سیاسەتی و کاتەی داعش و جەنگێکی تەواو فەریدون، ینی چ سینناریۆ بێ چ ڕاستی بێ چ پلان بێ مەترسیە لەسەر خەڵکی کوردستان، مەترسیە لەسەر خەڵکی هەولێر، لەسەر خەڵکی سلێمانی و چەمچەماڵ هاوڵاتیان بەلاوە گرنگی خۆی دەسەڵاتەکانی باشووری کوردستان هەردوو بنەماڵە بە تایبەتی ماڵباتی بارزانانی هاوڵاتیانی لا مەبەست نییە، هاوڵاتیانی لا مەبەست وایە یاخۆت ئازادی ڕزگاری خوازی کوردستانی لا مەبەست وایە هەواڵانی ئێمەیان بۆ شێوە وەدەر نەئەنا کە لەو دوو دێگەڵەوە بۆیانەیە چالاکی بکەن، لەو دوو دێگەڵەوە بۆیانەیە نووساوێک بنێرن یا پەیوەندیەکی تەلەڤیزۆنی بکەن لە باشووری کوردستانە لە ناوچەی هەولێر و هەتاوەکو بگرە زاخۆ ئاستێکی کوردایەتی نیشتیمان پەروەریتیان نییە، ئاستێکی تورک پەرستیتیایە، ئاستێکی دوژمن پەرستیتیایە. ئەمەی کە ئێستا لە باشووری کوردستانە ڕوبەڕووی گەلەکەمان بۆتەوە خاکەمان بۆتەوە خۆڕێخستنێکە. من هەندێک جار هەفتانە جارێک دەرفەتم هەبێ دەڕوانم بە هەواڵەکانی تورکیا یاخود بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەڕوانم کە بۆ مەبەستی ئەو کوژراوانەی کە دێتەوە ناوماڵی تورکەکان سەربازە تورکەکان. زۆر لە ئۆپۆسیۆنەکان زۆر لەوانەی کە پێش کوتەداکەی تورکیا و دوای کوتەداکە ڕخنیان لە دەسەڵاتی تووشیا گرتووە، چاودێری ئەو سیاسەتی ناوخۆی تووشیان کردووە کە ئۆپۆزیسیۆنەکان لە ئێستایا بێدەنگن و هەموو ئەوانەی کە لە دەسەڵاتی ئەردۆغان ناڕازی بوون لە ماوەی چەندین ساڵی حکومداریە هەمووی لەم کاتەیە بێدەنگە لە بەرەوەی ئەردۆغان پڕۆژەی نوێکردنەوەی پەیمانی لۆزانی بسۆتە بەردەست کە پەیامێکی هەیە بۆ تەواوی گەلی تورکیا کە ئەو چەمکەی کە ئێستا هەیە لە باشووری کوردستانە ئەوانەی کە ژێردەستی ئەوەن ئەوانیش دەتوانێت لە ناوبەرێ، یعنی هەموو ئۆپۆسیۆن و دژەکانی ئەردۆغانیش لە ناوخۆی تورکیایە لە ئێستاە هەمووی بێدەنگ هەموو چاڕی پرۆژەکەکە ئامادەسازی کردووە تورک بۆ 2023 بەڵام کورد هیچی نەکردووە. کێشەکەمان ئەوەی ئەمڕۆ لە خۆپیشاندانەکانە زیاتر بە زمانی ئەڵمانی بە زمانی بەزاراوەکانی تر کە پەیامە گەیشت داوا ئەکرا کە یەکڕیزی پێکەوە ژیان خۆ ئامادەکردن بۆ ئەو کارەساتی کە لە مانگی 11 و دەی ئەم ساڵەوە دەست پێەکە. کێشە گەورەکە ئەمانە ئایا ئێمە باشووری کوردستان لە دەست بدەین ئێمە لە ماڵباتی بارزانانی ئەناسی ماڵباتی بارزانانی و کارەساتە دروستەکەن هەر هاوشێوەی مستەفا بارزانی باوکی مەسعود بارزانی ئەو دەیتوانی شۆڕشەکە ئاشبەتال پێ نەکات، دەیتوانی ئیبراهیم ئەحمەد بۆ جەلات تاڵەبانی بۆ چەندی سەرکردەی کرد بۆ کە شۆڕشەکە تەسلیمی ئەو بکە، بەڵام ئەو هەر کۆتایی بێنە پەیمانێکی 100 ملیۆن ئۆیرۆیی بووە دۆلاری بووە کە لێی دەرچوو لە پرۆسەکە. بەڵام ئێستا خۆ لایەنی دیکەژن کاک فەریدون لایەنی دیکەژن ئەم ڕاستیانە دەزانن ئەوان بۆ بێدەنگن، ینی بۆ هەموو بارەکە دەخەنە سەر بۆ نمونە ماڵی بارزانی ماڵباتی دەسەڵاتداری بارزانی ئەلبەتە ڕاستتر مرۆڤ وا بڵێ لایەنی دیکانەوان بۆ ئەرک و بەرپرسیارەتی خۆیان بەجێ نایەنن کوردستان بۆ ئەوان بۆ گرنگ نییە. ئوستاد لە ئێستایا دۆخی ناوچەی سلێمانی با بڵێم ناوچەی سلێمانی کەوتوۆتە دۆخێکی برسێتیەوە، کەوتوۆتە دۆخێکی وەستانی هەموو پرۆژەکانەوە، کەوتوۆتە دۆخێکەوە کە ئیتر خۆتەسلیم بوونێک هەیە بە پارتی بوون. ناوچەکە کەوتوۆتە دۆخێکی وشکایی ئەو ئاسە ڕۆشنبیریە خەریکە لە ناوەچێ شتەکان بەدا و دۆخێکی کاڕوە لەبەرەوەی داراییە گەورەکە داریایە سەرەکیەکە لە سەڵاتی پارتیۆیە هەموو بڕیارەکان بنەماڵەکان سێ ئەندامی گەورەیان
سەرۆکایەتەکە ئەبن بەڕێوە هەموو بڕیارێکیان لایە و بۆیە زیاتر چاو لەسەر ئەوانە ئەگەر بێت و بنەماڵی بارزانی دەسەڵاتی هەرێمی کوردستان حکوومەتداریان نەبردایە بەڕێوە هەندێک قسەی ترمانە بوو بێگومان بەڵام خۆ دەرسیمکردنی ئەمانی تریش بێگومان دەگەڕێتەوە بۆ ئەو پیا هەڵدانی کە ئەیکەن بۆ مەسعود بارزانی و یا ئەو بنەماڵە یاخود پشتیوانی ئەواکەن یا بێدەنگن دەگەڕێتەوە مادیەکە لە ڕۆژەیە. بەڵێ کاک فەریدون کونجلینی چالاگوان دوایین قسەی بەڕێزت وەربگرین بە کورتی کەمتر لە خولەکێک. زۆر سپاس ئوستاد بۆ مەبەستی دوایین پەیامی من کە چەند جارێک لەگەڵ هەواڵەکانمان بابەتەم باس کردووە ئەم ڕۆژ کە هاتمەوە لە خۆپیشاندانەکان هەواڵەکانی نۆڕاین بێسپالم خوێندەوە تەنها شتێکی وەهام بیست کە تایە لە هەواڵەکان داوان وسا بوو کە کوردەکان شەقامەکانیان پڕ کردو و قەرەباڵغێکی زۆریان دروست کردووە دەنگی ناڕەزاییان بەرز کردوەوە دژی نەک دژی بگرە ناڕازین لە دەوڵەتی تورکە هاتوتە ناو خاکی باشووری کوردستانەوە ئەمەندە نووسرا بوو جابۆیە من ئەلێرەوە پەیامێک دەدەم بە کەجەدەکەی ئەوروپا بە هەبوو ئەو چالاکوان و ڕێکخراوەکانی ئەوروپا کە ئەوانەی کە ئەمڕۆ هەرایان بەڕاستی شەقام هەژا بوو لە هەموو ڕوانگەیەکەوە شەقامەکان گیرا بوون بەم شێوەیە کارکردنە بڵێ پەیامەگا ئێمە ئاگاداریەکە ئەین بە نەتەوەکان دەڵێن دیکتاتۆرە بۆ ڕێژمە بۆمبارانمانەکە کیمیاویەکە ئێمە پەیام دەدەین بە گەلان لێرەدا بەڵام دەبێت ڕێگایەکی زۆر باشتر و ژیرانەتر بدۆزێتەوە ئەبێ ئاراستی خۆپیشاندانەکان بەش بکرێ بەبەردەم پەرلەمانی ئەوروپا یاخود لە پەرلەمانی وڵاتانی ئەوروپا کۆنسۆلی ئەمریکا یاخود نەتەوە یەکگرتوەکان مانگرتن دەست پێ بکە زۆر باش نەجوور دێت پێویستە نوێنەر بچێتە ژوورەوە پەیامی ڕاستەوخۆ وەربگیرێتەوە کە بە مێدیایی پشتیوانی لەگەلی کورد بکەن دژی ئەو داژیرکاریە زۆر باش هەڵبەت ئەم ئاراستی خۆپیشاندانە ئەگەر وەهای لێ نەرگە ئێمە تەنها پەیامەکانمان دەگەێنین بە گەلان پێویستە ئاراستی خۆپیشاندانەکان زیاتر بۆ ئەو شوێنانی کە ئاماژەم پێدا و لەگەڵ ئەوەشدا دەتوانین ئێمە لەگەڵ نوێنەرەکان قسە بکەین نوێنەری خۆپیشاندەران بچێتە ژوورەوە زۆر باشە کاک فەریدون پەیامەکەت گەشت خۆشی لە ئێوە کە ماندوو نەبن سپاسی بەڕێز دەکەین بەڵێ زۆر زۆر سپاست دەکەم بەڕێز حەمید ورمیە ڕۆژنامەوان و هونەرمەند سپاس بۆ بێریڤان محەممەد چالاگوان بەڕێزیان لە ئەڵمانیا لەگەڵمان بوون بەڕێز فەریدون کونجرینی چالاگوان هەر لە ئەڵمانیا سپاست دەکەین سپاس بۆ بەڕێز ئامەد سلێمان نووسەر و ڕۆژنامەوان لە دۆسڵدۆرف زۆر ماندوو بوون لە بەیانیەوە لە چالاکی بوون دوای چالاکیەکەش لەگەڵ ئێمە بوون سپاس بۆ ئەرک و زەحمەتیەکانتان بینەرانی هێژا زۆر زۆر سپاس بۆەوەی بەڕێزیش کە تا ئێستا لەگەڵماندامانەوە تا بەیەگەشتنەوەکی دیکە بێنن لە خێر و خۆشیدا.